دکتۆر دارا جەمیل محەممەد پسپۆری شیکاری و کوالەتی کۆنتترۆلی خۆراک سەبارەت بە ڕۆژی جیهانی سەلامەتی خۆراک لەگەڵمانە بێت. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، بەخێر بێی، خۆشحاڵین لە ڕۆژی جیهانی تەندروستی ئاسایشی خۆراکە لەگەڵمانی. دکتۆر سەرەتا پێمان بڵێ ئاسایشی خۆراک چیە؟ با خەڵک بزانێ. باشە، زۆر سپاس. بەڵام ناوەکەم دارا محەممەد جەمیلە، نەک دارا جەمیل محەممەد. ڕاستکەمەوە. دووهەم سپاس، بەڵێ دووەم سپاس بۆ ڕەسانی ئەم دەرفەتە و پیرۆزبایی لە هەموو گەلانی جیهانەکەم بەهۆی ئەم ڕۆژەوە کە ڕۆژی سەلامەتی و ئاسایشی خۆراکە. ئەگەر ڕاستوی لە ئەسڵا ڕۆژی سەلامەتی خۆراکە دروشمی ئیمساڵ بەوە دیاریکراوە ئەڵێ با ئامادە بین بۆ ناچاوەڕوانیەکان کە ڕەنگە با بڵین ڕووداوی زۆر ناخۆش یاخود هەتا ئەگەر ئەهۆنیش بێت پێویستە کە ئێمە ئامادە بین بۆی. بۆچی ئەم زەنگە لێ ئەدرێت ڕەنگە پەیوەندی بە زروفی سیاسی و تەنانەت ئابووری ژیانیشەوە هەبێت. ئێمە لە کورد ئێمە نازانین، بەڵام ئەزانین جەنگێک هەیە لە بندەسمانە پێوتێت جەنگی ئۆکرانیا و رووسیا. ئەزانین وردە وردە خەڵکی تریتیەوە ئاڵێ ئەو جەنگەر زۆر لە ئێمەوە دوور نییە و منطقەی ئۆکرانیا و یا باڵی وڵاتی ئۆکرانیا و رووسیا بە سەبەتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێکی زۆری جیهانیش ناسراون. ئەوان لە شەڕابن، ینی زەوی کشت و کاڵیتیان ناکرێ، ینی فەلاح مستەقیر نییە، ینی بەرهەم کەمەکات. هەلا کولین خۆ ئەگەر هات و شەڕ ئێسا بۆ نمونە لە شوێنی تریش بەردەوامە، بەڵام ڕەنگە ئەوەندە کاریگەری ئابووری نەبێت لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستیا لە جیهانە. بە هەر حاڵ ئێمەی کورد لە کوردستانی عێراقا لە هەرێمی کوردستانە چەندێک ئامادەین بۆ حاڵەتە نەخوازراوەکان. ئەو پرسیارە لای ئێمە. من بەش بە حاڵی خۆم هەرگیز لەگەڵ ئەوان نەبووم بۆ نمونە ئیلحاح بکەین و زۆر سوور بین لەسەر ئەوەی کەوا گەنمی خۆمان بفرۆشین بە عێراق بۆ ئەوەی گەنمەکە بکرێ بە پارە و جووتیارەکان بژێوی و ژیانی خۆیانی پێدابین بکەن. من ئەم حەقە بەو ئەساس ڕەم وایە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی کردووە خۆمان ئەو گەنمە بکڕینەوە لە جووتیارەکانمان، لە زۆر لایترەوە تەقەشف بکەین و بە کوردەکەی دەست بگرینەوە باشترە وەک لەوەکەوە گەنمەکە بفرۆشین، چونکە لە دوایە ڕەنگە $1 ملیۆن 1 کیلۆ گەنممان بۆ دابین نەکە ئەگەر هاتوو بکەوینە زروفێکی نەخوازراوە. پاشان ئێمە ئەگەر گەنمە خەزن بکەین و لە ئەمبارەکانە هەڵیگرین بە تایبەت لە سایلۆی ڕێکوپێکە، ئەتوانین بۆ ماوەی 30 ساڵ بەبێ هیچ جۆرە کێشەیەک ئەم گەنمە خەزنکەین. بەڵام ئایا ئێمە احتیاجی 6 مانگمان هەیە لە حاڵەتی نەبادا بۆ ئەوەی کەوە خەمان نەبێت ئەگەر لە فەرزێکە شەڕووی کردە ئەم وڵات و منطقەی ئێمە. ئەو خۆراکانی کە هەیە، ئەو خۆراکانی کە لە بازاڕا هەیە، تا چەندە پارێزراوە؟ ئاسایشی خۆراکمان پارێزراوە؟ خۆی ئاسایشی خۆراک یعنی دابینکردنی خۆراکی باش و تەندروست و ژیان بەخش بۆ هەموو کەسێک لە هەموو شوێنێکە و هەموو کات. بێگومان ئاسایشی خۆراک ئەم تعریفەی لە کوردستانە بەبەر نابڕێت لەبەر ئەوەی خواردنی تەندروست و خواردنی سەلامەت و خواردنی ژیان بەخش لە هەموو شوێنەکە بۆ هەموو کەسێک دابین نەکراوە. ئەمە یەک. دووهەم، ئێمە تاکو ئێستا بەشێکی زۆر لە خۆراک هاوردە دەکەین و لەبەر ئەوەی کە سیستەمێکی کواڵتی و کۆنتترۆڵی بەدڵی خۆمانمان نییە، لاوازە سیستەمەکە زۆری ماوە بەڕاستی. لەبەر ئەوە بەشێکی زۆر لەو خۆراکانی کێنە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە لە ئاستی ستاندەردانین، لە ئەنجامە لیژنەکانی قایمقامێت و لیژنەکانی تەندروستی دەست بەسەر بەشێکی زۆریان ئەگرن، لە ناویانە بن، ئەیان سووتێنن. تەمان ئەمەش بەڕاستی هەدەرێکی گەورەیە لە ئابووری وڵات. ئەوە تواز لەوە بێنە لە چەند ڕەهەندا چەندەها و هەزارەها کەس ڕەنگە زەربای بەرتەندروستی بکەوێت، ڕەنگە خەڵکیەکە بێ بەوە بمرێ، تووشی ژاهرایی بوونی زۆر تۆنگوتیژ ببێت. لەبەرەوە لە ڕۆژێکی وەکو ئێستا وەکو ئیمڕۆوە حیفە ئێمە لە کوردستانە بەڕاستی کە دەسەڵاتمان هەمە لە زۆر شتی مەسیری خۆمانە، بەڵام دەسەڵاتمان هەیە لەسەر ئەوەی کەوە ئێمە بتوانین سیستەمێکی تۆکمەی
کواڵەتی کۆنتترۆل و سەلامەتی خۆراک لە کوردستان ئەو خۆراکانی لە کوردستان و لە بازاڕەکان بەشی زۆری یانی ئەمە ڕۆژانە خۆراکە خۆین ینی زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان هەموو جیان خۆراک بەکارێنێ ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەمە ڕۆژانە بەکارهێنین بەشی زۆری سەلامەتە سەلامەتی بە پشکنینە پێورێت یعنی کە ئەژڵین پشکنینی فیزیاوی پشکنینی کیمیاوی پشکنینی مایکرۆبیۆلۆژی تاکو بەڵگەی زانستی نەبێت لەسەر هەر وەجبەیەکی خۆراکی یا هەر بار هەڵگرێکەوە خۆراک یا خواردنەوە ئەهێنێتە کوردستانەوە سامپڵینی بۆ نەکرێ و نمونە وەرنەگیرێ و نمونونەکان نەپشکندرێن بۆ ئەم بڵێن پێوەرە مایکرۆبی و کیمیایی و فیزیایی و تەنان مایکرۆسکۆپیانە و لە ئیمتیحانی پشکنین دەرنەچێت و بڕوانامەی پشکنینی پێ نەدرێت ئێمە ناتوانین بڵین سەلامەتە بەڵام ئێمە ناچارین بەڕاستی ئەوەی ئەخرێتە بەردەست بیکڕی بوو ئەو چونکە خواردن یەکێکە لە مەرجەکانی بەردەوامبوونی ژیان یعنی دوای ئۆکسسیژین و دوای ئاو ئەبێ بخۆین ئەگەر ماوەیەکی چەند مانگی ئینسان نەخوا ئەمرێت وەکو چۆن چەند ڕۆژێکیش ئاو نەخواتەوە هەر دیسان ئەخنکێ یا چەند دقیقەیەک ئۆکسسیژین هەڵنەمژێ دیسان هەر ئەخنکێ و ژیانی تەواو بێت لەبەرەوە ئێمە کە باسی ئاسایشی خۆراکەکەین باسی ئاسایشی ئاویشەکەین چونکە ئاو پێش ینی پێش خۆراکە و باسی سەلامەتی خۆراکەکەین سەلامەتی خۆراک پێشمەرجە بۆ ئاسایشی خۆراک یعنی کە ئەڵێن خەڵکێک ئەبێ خۆراکی بۆ دابین بکرێ مەبەستمانەکە خەڵک خۆراکی سەلامەتی بۆ دابین بکرێ ئەینا خواردنی ناسەلامەت ئینسان ژاراویەکە ڕەنگە کەسەکەش بکوژێت بەس من لێرەوە بەڕاستی ڕووی دەمەکەمە ینی حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو خەڵکی کوردستانیش ئەوە چەند جارێکی تر وتم و دووبارەیە یەکەمە لە دوای حربی عالەمی دووهەمەوە سوربەی زۆری سەرۆکی حکوومەتەکان خۆیان هاتن بوون بە سەرۆکی لیژنەی کواڵەتی کۆنتترۆل بۆ چونکە لەوە گەیشتن کەوا ئاسایشی خۆراک یعنی ئاسایشی نەتەوە لەوە گەیشتن کەوا هەموو مامۆسا و دکتۆر و پۆلیس و ئەسکەر و فەرمانبەر و خزمەتگوزار و هەموو کەسێک بۆ ئەوەی ژیانی بەردەوام بێ بخوات و بخواتەوە لەبەر ئەوە کۆنتترۆلکردنی ئاوی پاک و کۆنتترۆلکردنی خۆراکی سەلامەت فعلا لە ئەستۆی حکوومەتە چونکە پێشمەرجە بۆ ئاسایشی نەتەوەیی زۆر باشە جیان لە ڕووی ئاسایشی خۆراکەوە چۆن دکتۆر بەڵێ جیان بەگشتی نامستەقیڕە تۆ ئەگەستێری نرخی بۆ نمونە گەنم بکەی بۆ نمونە نرخی تەمان خۆ هەموو ئەوانش بەڕاستی بەشێکی زۆریان مربوطن بە سعری نەوت و من ئینسانێکی ئابوونی نیم بەڵام هەمومان ئەوەنە ڕەنگە خوێنەواریمان هەبێ کە چاوێک بخشێنین بەو گرافە هەڵبەزوو دابەزەی کە لە سعری گەنم و سعری نەوت و سعری شتەومەکەکانی ترا هەیە لە جیهانە ئەزانکەوە بڵین دۆخێکی ناجێگیری هەیە ئەو دۆخە ناجێگیر بۆچی بڵین ئێستا ئیمساڵ لە ڕۆژی سەلامەتی جیهانە ڕێکخراوی فاو فود ئەگریکەڵچە ئۆرگانایزیشن یعنی بڵین ڕێکخراوی کشتتوکاڵی جیهانی بۆچی ئەم دروشمەی بەرز کردوەوە ئامادە بین بۆ ناچاوەڕوانیەکان یعنی کەواتە دۆخی جیهان لە دۆخێکی ناجێگیرانیە دۆخێک نییە بەڕاستی بڵین ئێمە فائیزە ئینتاجمان هەیە و ئەوەندە ملیۆن یا ئەوەندە تریلیۆن تەن بڵێ لەبەر ئەوە ئێمە ئەبێ ئامادە بین بۆی ئامادە بین بۆ ئەوەی کەوا ینی هەر ئەوە نەبێ بەڕاستی لە ساڵانە بین ڕۆژێ لە ڕۆژی سەلامەتی خۆراکە بین یادی ئەم مەسەلەیە بکەین و مەوزوع بەمیم بزانین پێویستە هەموو ڕۆژێک هەموو کەسێک خۆی بە بەرپرسیار بزانێت لەم مەسەلەیە و بزانین کە ئەم بابەتە مەسئولیەتی هەمومانە هەموو نەتەوەکەیە. بەڵێ زۆر بەڕێز دکتۆر دارا محەممەد جەمیل پسپۆری شیکاری و کوالەتی کۆنتترۆل سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستە.